ڕێکخراوی لێکۆڵەر بۆ سەروەری یاسا بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ئاسوودا بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و بە پاڵپشتی ڕێکخراوی هارتلاند ئەلایەنسی نێودەوڵەتی هەڵسا بە سازدانی بازنەیەکی گفتوگۆی هۆشیاری یاسایی بۆ 30 وتاربێژی شاری هەولێر بە ئامانجی ئاشناکردنیان بە تاوانە ئەلکترۆنیەکان و خستنە ڕووی ڕێکاری یاسایی گونجاو بۆ ڕێگرتن لە تەشەنەسەندنی. بەرپرسی پرۆژەکانی ڕێکخراوی لێکۆڵەر بۆ سەروەری یاسا دەڵێت مامۆستایانی ئاینی لە نێو کۆمەڵگای کوردەواری کاریگەرترین چینن بۆ ئەوەی بتوانن هاوڵاتیان هۆشیار بکەنەوە. ئەگەر هەرچی زووە بە ئیشی خۆمان هەڵستین هەم ئێمە وەکو یاساناس هەم ئەوانیش وەکو مامۆستایانی ئاینی ئەوە دیار دەکات ڕوو لە زیادبوون دەبی شتێکی مەترسیناک دەبین ئێمە تەمە نامان دەکەوە ڕوو لە نزیمبوونەوە لابایە ئەو کاتە ئێمە پێویستی نەدەکرد شتێکی لە بابەتانە بکەین بەڵام کە بینیمان ڕوو لە زیادبووندا بۆیە هەستین بە ئەنجامدانی ئەو کارە وەری مامۆستایانی ئاینی لە دەرزەمان و تاوەکو ئێستاش خاوەنی پێگەی دیاری خۆیان بوونە و یەکێکن لە گرنگترین تۆژەکان کە خەڵک جوانی بۆ دەگرێت بۆیە مامۆستایانی ئاینیمان هەڵبژات بۆی کە لە وتاری هەینی ئەو بابەتی پرۆژەکە بکەنە هەوێنی وتارەکەی بەڕێزیان بۆەوەی کە ئەو خەڵکانی دوای ئەوان گوێ لە وتارەکە دەگری ئەوان بچنە ڕێگەی خۆیانەوە ماڵمەندەڵەکەی خۆیان ئاگادارکەنەوە. کۆمەلگاشتی وتاربێژێکیش ئاماژە بۆ ئەوە دەکات لە هەرێمی کوردستان توندوتیژی بەرامبەر زۆربەی چین و توێژەکان دەکرێت بە مامۆستایانی ئاینیشەوە هەر کاتێکیش هەرێم بەرەو دۆخێکی نالەبار هەنگاو بنێ لایەنی دەسەڵات پەنا بۆ مامۆستایانی ئاینی دەبن بۆ هۆشیارکردنەوەی تاچی کورد. بۆچی لە کاتی تنگانە ئافرەتان لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتێکیان بەسەدیان کۆمەلگا شتێکی بەسەدی پەلاماری مامۆستایان دەن مینبەرەکان قوربانتان بین وەرن بەهانامانەوە. پێشتر سیادەی مامۆستا بپارێزرێ مامۆستانی ئاینی هیچ کاتێک لەگەڵ توندوتیژی نەبوونە لەبەر دینەکەمان توندوتیژ نەبووە. ئەو هەموو کەناڵە ئەو هەموو فیلم و درامای ئەجنەبی و تورکی و ئەوانە پەخش دەکەن بۆ کۆمەلگا ڕێگر نەبن لەوانە ئەو توندوتیژی ئێستا دروست بووە لە ڕێگای مۆبایل و لە ڕێگای تەکنەلۆژیا و لە ڕێگای ئەنتەرنێت و فەیسبوک و ئەوانە هەمووی تەقلیدی ئەو فیلمە تورکیانەیە. لە هەرێمی کوردستان بەپێی ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان ڕوو لە بەرزبوونەوە دەکات تاوەکو ئێستاش نەتواندراوە ئەو ڕێژەیە کۆنتڕۆل بکرێ و بۆ ڕێژەیەکی ستاندارد نزم بکرێتەوە. مامۆستایانی ئاینی و یاساناسانیش ئاماژە بۆ ئەوە دەکەن لایەنی دەسەڵات کەم تەرخەم بووە لە ئاز نزمکردنەوەی ئەو ڕێژەیە و هۆکارەکەشی بۆ پەخشکردنی فلیمە بیانیەکان و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی ناتەندروست لەلایەن هاوڵاتیانەوە دەگەڕێتەوە.